کاکە وەرە بڵی غازەکەمان خاڵیە وەرە پڕیکەوە کاکە داود دەوەرە بڵی غازەکەمان بۆ پڕکەرەوە هەر ئەڵێ هاها ئەوە ئیشی من نییە ئەی ئیشی کێیە ئەوە ئیشی ئەوەی بابەیە ئەوڵا گوناحا کاکە دەوەرە بە پڕیکەینەوە وەرە یەی لەگەڵما دەوەرە بە بڕۆین پڕیکەینەوە چای ناخۆی لەوە خەریکە چاوم کوێرەکەیتەوە تۆ تۆشاکە لەگەڵ قسەینەکەی ها سەر دەڕم چی بڵێم بە ئەوڵا بچلەوەڵ غازەکەی پڕکە نەتخواکە کاکە با بڕۆین بڵی غازەکە پڕکەینەوە باوکم گوناحا ڕوا ئیشەکە پارە بۆیە نییە گوناحی چیەوە مستقبەلمانی فۆتە مستقبەتی فۆتان تۆ هیچ ئیش ناکەی کاکە لەبەوەی کەس زورمان ناکرێ کەس نایێتە داخوازی چۆن بێنە داخوازی من و لەسەری کۆڵانی جۆم لە هاتوو نازانم خوێڕیم هەیە ئەم خەڵکە ناوێری بێ بەدوام کەیف بۆ قسەی دێ کە پێ خۆڕی ئیسراحەت دەکەم دەبڕۆ ئیشێ بکە بڕۆ و بتڵە غازەمان بۆ پڕکەوە وس ئەوە ئەوڵات وس فقر مەڵێ ئەوڵا چییە باوکمانەوە مەڵێ کەچە مستقبەلی بە فۆتادەوە ئەوڵایە ماشاء الله لەسەری کۆڵانێ جۆم لە دەنگتانە بەس باب نییەوە لا حول ولا قوة إلا بالله بەخێر بێ باوکە گیان سەرچاوم باشی بەقوربان ئەوە چیەوە وەڵڵا باوکە گیان ئەم کچە نازارە و بۆ کوڕۆ ئەڵێ بڕۆ بڵێ غازەکەمان بۆ پڕکەرەوە ئەڵێ بڕۆ بە ئەڵا بڵێ با پڕکاتەوە قبولتە دان شەکورە حیوان ئەوە چێو چەقوە چیەوە چەقوە بینە بمدێ نادەم کورە بینە بمدێ نادەم تبکەمە سارەت حیوان بی بەوە ژۆرە دوای بزانە لەسەری کۆڵانی جۆم لە بۆڵە بۆڵتانە لە بەیانیەوە گەردی بەیانی ئەمن دەرچوومە ئەوڵاوەرە ئەوڵا بڕۆ ئەوڵاوەرەوە ئەوڵا بڕۆ دێم ئیسراحەتێک بکەم ئەوگۆ دەبینمەوە هاتوو هاوارەتان لەسەرغا باشە هەی ترسنۆک 24 ساعت لە کونی ماڵێ نە ئیشەکی دەکەی نەهیچ پێم نالێ ئەتو چی کورەکە ئیشەیە مستقبەلی ئەو عینێت فەوتانت ئەمن فەوتان 50 ساڵە دێو دەچی دنیارەکرد نییە کورا من ئینسانەشی کار دەکەم من ئیش دەکەم لە بەیانە کۆتایرە بەس ئەتوو 24 ساعت دانی دەخۆی و دەڕی آخر معنای چی ئەتوو قسەش دەکا قسە بەختی ئەو قسەش ڕەش کرد ئەمن ڕەشم کردیە بەخوای ئەتوو ڕەشت کردی هەر کەسێکی دەیەوێتە داخوازی کە دەزانی ئەو قیافەتە ئەو خوێڕیە برایەتی نایەنە داخواز لەبە من وەڵا لەبەر تو کەمە سارەت حیوان دەڵام سات بێزار بوونێتان وەرە دامشە وەرە چێوە دەچی دەچمە دەرێ نییە ئەتوو دەچێ دەرێ 24 ساعت لە کۆڵانێ منداڵی 12 ساڵان سەریان دەشێنی و شەران لەگەر دەکەی ئەیب ناکەی دەستی هەمووی موسە ئەوە زانە ئەوە قیافەتەوە خۆم دەدەمە بەر چەقوان هاتووە دەزانی ئەتوو دەست دەتە لە بۆ چێت وەرە بەش سورە سورە هەی ترسنۆکی بێ کەلک هەی هیچ و پوچ حیای منت بردیە لە کۆڵانێ سیمان یان باوکە کەسم دەمێ بچمە چایخانێ چت پێ ناوێ وڵا باوکە تۆزێ برنج و ڕۆنمان نەماوە دە باش وڵا بڕێکپانم پێ بزان بدەمێ خۆبیکڕم بە شەرتە چی ئەو خوێڕی نەزانی بەس بزانی لێت دەسی نازانم خەمت نەبێ حەبۆکەمەوە بۆکەی پێ دەکڕی داود نایڵم بزانێ ئێدە باشە باش ئەوە 20,000 باشە 20,000 وانەی بڕێ باکە وەرە کچم وەرە پێت هاگە بینی خۆم و خۆت قەرارم دا ئیستیقالەی بدەم لە دائیرێ سایقاتی نەکەم ئەی بچی نامخۆین باوکە دەڕاوەستێ بەچی نانخۆین ئێکسمە تو دەزانی ئەمن وەستای سپیکاری لە بخ کاشیش دەزانم ئەو سێ ئیشە جوانەی دەزانم ئەمە چ بە دوو سایقەتیمە عمری خۆم لەسەردانا جا ئەو ئیشە باشە ئەوەی وەسایەتی دەکەم ئەو خوێڕێژ دەگەر خۆم دەبم بەرکەت فێرە عەمەلاتی دەکەم دەمنیش بەرە لەگەڵ خۆتانە ئێکسمەوە عەمەلاتیە چ بت بەم تەعینت دەکەم ئەدی کارە چێن دەرەیە وەڵاوە تو لەسەر دیوارە تخواوە سفەتی پیاوانە دەرێ عەلە شیشە لەسەر دیوارێ ئەی عەمرت نەمینێرە وەڵا ئامین دەبڕ دێ خواحافیز خواحافیز باوکە گیان باوکێکی چەند بەڕەحمەتی بەساخە و بم باوکە وا تۆمان لێ نەسێنێ خوایە
يا الله وكوت اخوارو فرا ان شاء الله قاصد دشكا هري والله هسه وسنينات هسه راح يا ماتسو هسه بيوا راح هسه بيوا عمري سلام فرموا ماما الله. السلام عليكم. عليك السلام. سرت شاو ماتي بخير بي. خوش بسلام. أمرك ماما الله جان. قربان عريزيك من السيوة دمي استقالة بدم. استقالة؟ بله. بوشي؟ والله بخير. پێم خۆش نییە تۆ چەند ساڵە لێری لای ئێمە کارمەندێکی باش دەستپاک ڕێک و پێک لە کاتی خۆیان دەوامەکەی باشە بۆ کەمی موچەکە و بۆ تۆ موچەکە و چەنە؟ بەخوا قوربان 25 ساڵە سایقم لێرە 550,000 وەرەگرم بەشم ناکە. ئەی باشە تۆ واز لێرە ێنی تۆ چەند ساڵە آخر بەتەمای چی بکەیت؟ من وەختی خۆی وەستای سپیکاری بوو لە بغشمە کرد لە کاشیشیشمە کرد بۆ خۆ مەسمەوەی شاناکە لەشت ساغ بێت باشە ئەو ئیشەی دەرامەتی بژێوی ژیانت ئینشاءالله باشە خۆت حەزەکەیت بەڵێ من پێم ناخۆشە بەڵام نووسرای خۆم ئەنووسم بۆ سەری خۆم زانم ئەوان ژڕەیان چیە باشە؟ بەڵێ قوربان تۆ دەتوانیت مامەوڵاجان ڕقەمی تەلەفۆن شتە لای ئێمە هەیە دەوامی خۆت کە تا جواب بدەینەوە باشە؟ سوپاس ئەمەم هەر بۆ بەرەدەست کامیەشوانی کارژێڕی باشە؟ سوپاس دەکەم چاوەکە خواحافیز خواحافیز کەس ناوێری لە بەم بێتە دەرێت بطل منطقة كاس لحق منها كاس ناخوا بەخێر بێ ماوەڵڵا سوپاس دەکەم کارمەندەکانم تەلەفۆنیان بۆ کردی چیان پێوتی؟ وەڵا کاک فەرەزم دیت لە مەمەڕەکە بە منی گوت بەڕێوەبەر داوای تۆی کردووە زۆر باشە من زۆرم پێ ناخۆشە جەنابی وەزیر شتێکیشی لەسەر نووسیوە دەزانم ئەویش ڕازی بووە لەسەر دەست کێشانم وانە؟ من ئەڵێم ئەگەر مژدەیەکی بەمێ دڵخۆشکار بێت چی بۆکەی؟ چی دەوێت لە بۆت دەکەم؟ وەڵا هیچی وا بۆ مەکە داوەتێکی بچکۆلانە و هەرەوەنی کە چەند ساڵە کارمەند بی لەگەڵ منە نانێکە لەگەڵ ئاخۆم و خۆحافز بوونی لێک ئەو زەداوەت چییە؟ ئەمن یەک عەلە شیشت لە بۆ دێنم ئەوەندە بیت بەس عەلە شیش بە تەنیا؟ برنجشی لەگەر بێ ئەی دوو بوتڵی لەگەڵ مەبێ؟ کاک بەڕێوەبەر بوتڵی سیبەر قوربان بوتڵی ڕەبەهەنات ڕەبەهەنات سەر هەردوو چاوم سەر هەردوو چاوم با پێ بڵم کاکەوڵا جەنابی وەزیر ئەمری فەرمووە کە جەنابەت لەبەرەوەی کارمەندێکی دەستپاچیت کارمەندێکی چالاشیت چەند ساڵە خزمەتی ئەم بەڕێبەرایەتی منێ کردووە ئەمری فەرمووە کە جەنابەت ببیتە شۆفێری شەخسی جەنابی وەزیر خۆی چی؟ بڵێ شۆفێری جەنابی وەزیر دوو هێندەی مەعاشەکەی ئێرەشەی بۆ زیاد دەکات خەری لە خۆ دەرێ وڵا عەوڵە دوو شەشتی ناعەوڵە لێدە عەوڵە یەواش یەواش کاک عەوڵا یەواش بەڕاستە؟ بەڵێ بەڵێ ئەوە جاوە من ئێستا کاروباری کارژێڕەکەت بۆ ئامادەکەم و ئەینێرمە لای جەنابی وەزیر بە زووترین کات ناوت دەردێتەوە ئەوێ بەخوا عەلە شەکەم کردە دوو عەلە شیش باشە زۆرە زۆرە قوربان زۆر سپاس بڕۆم فەرموو دەتوانی بڕی خواحافیز خوا لەگەڵ عوڵا کوی حیوان بڵێ بابە کوی بابە کوی خۆش بیت دەڕۆمە بن مەڕۆ وەرە ئیسوەیە
دليم ورا ايش بيته حمم خلاص وحام حديثه كريستال. سي حبيبتي زخته لا لا قال خذنا معي ساعة زانا كلهم سيا لبراز قويم ودسباتشيمو 25 صالة أمن سايقم لو دائرية أورو استقالم تقديمي وزير كر وزير ربزيك قوتي فرمانك اللي بودر دكم سايق خو يعني أمن دب مسايقي وزير وزير معناه سنازم وزير يحصل باري وردقري يتسيج لك وزير دولتي بدأ بري ودبا دائري بري ودبا الدائرة كمان سياسة موظفيها يا حمودة دبن أمري بيدار والله باش اقا بارا ما بدات الزور امجا وحبيبي سينا اخوهم مخدراتي دخوهم كرم عاقل بزانا هردو سيروز بو مسايقي ايه وذا كم إقناعي ذا كم أمرتي لبوتو دركا يان ذا كم حرزنا دائرة يان ببيا حماية مالي وزيري امان لا حماية اكبر واحد يا مان لا سبا مستقل مشي ندم ايه أتو ببيا حماية وزيري معاشة زواند لبو دبري توا بارا هدي ايه هي خوار دنيان باشا والله هدي ناني دخو وزير حمو قوشت مريشك حمو قوشتي برختك وابزاني اوانج بس ما فكر ناني بخور فكرة صحة أذكرهم دبي عاقل بي سنجين بي إيه؟ محترم بي إيه؟ آبرون نبي لا لا ماشي دوسيروشكا هربو مسايخي إقناعي إذا كم أمرك الدربي اخ دبي بزاف وزير كسنا يا بياو نعم بياو شي محترم كسو بيعمل بحياتكم لكسنا هناك الى خمنيه كرة ساريتو هي بيا حماية وزير شخصيات خلتك نادي ماما ده متساوي عاري والله ده باشا دي دبروا لكولم بودي بزام سيش خير كولاني يسام بدو خير كان كولا لا خوريين انساني باش بس حبي كريستال من مايا درو ماما هاي عمل الدنيا والله كرة كاك عوضاجا بالي قربان أمري شوفيريكا ولاي جنابي وزير دات شو لبياني زوترنيا تو شي دوامي خودك لاي جنابي وزير إن شاء الله إن جابا من يبدو نصيحتي برانا هي من بوكم فرم بيرجع مشتي ام كلاو لعبة دسك جلي جوان قاتيك بوين باخ ريكو بيك همو بياني ريشة تاشرابي نينوكتكي دمو دانتا شوي لبريتو بي بشوفيري جنابي وزير سرتاو دو لقسي وزير قسمك حتاكو خوي برسيار اللي نكا والله ميميرو اشتاني كمان بيدلن براني شكو جنابي وزير خوي اتشيتي جوازي خوي هي ابيت توش مقابل وشان بشاني او بيت وايا لبر اول من مالي بيلم شان صالت ولا لاي مني موظف شي باش ريكوبيك دستاك حزيجكم كلوي بي بهمان شيوا ام مشتاني كبيدلن تياتا موجود بي باش كاكا ئیتر چی دەوێ ئەو بە سایقی وەزیریش ئەگەر ئیشمان پێ بوو بە واستەیەک هاتم ئەمانکەی تەژوورەوە دەیسا و معاملەی و بەرەوە کاک نەشوانی کارژێڕی بووە بە کتابێکی ڕسمی بوو بنێرن بۆ ئەوێ باشە کاکە پیرۆزە سپاس دەکەم خوال لەگەڵ بابا براس بيم لو خليه بيسال بابا خليه تقول رمل ورقه قول كان فيلا مزرعه حزم الزوار باشي باوكا جيان باشي سلامة باوكا او كعمري دراسة ما سلمين برد بخوايا چی دەوێت؟ الله باش كم باوكت بيجسكاري او جورا مكا بيدل سێحەی بێدەما تۆوازانی من هەتا ئێستا وەستای سپیکارم من سایقی وەزیرم والله راسك باوكت جيان فكر ناكا تو اما تو مستوى ما سو عصماني ايوه
فوق القمة. لناو باش اوي دوي بكاتوبة عولا دوي ارش بس ما يدبرم بخوم. سيد بريس كاك عبد الله اوي بلا عولا زماي در دينم دبرم. عفرين يا كم كستوش برسيمة زور برسيمة. اسا ما بسنانك تسوي بخون تصدق خوي بيتزا كاتالونيا. ازو خوشا. انت بتوش انا هرنا بيناك باو كمان بو في مفتوح اخو ما اوي بسفين جزارك تمام الري ده باشا يلا بالري هو بابا بيتزا كاتالونيا. عولا عولا. فرمو. جنابي وزير ليه؟ ها؟ جنابي وزير. وزير؟ بلى. والله الدنيا حفلة ما نقول نشتيها. من بري وبري قشتي. بري وبري قشتي؟ أول صفقت كده سيو بري وبري قشتي يعني سيو ناخذ أيمن. فرمو صدقني. كاغ الله ليه؟ أولا؟ بلى. أولا شيء. شوفيري وزير. أبي بابا. ست بمبري لما دعا أولا ناخذ. تيجيشتي بس بخون دخو. انت مش عايزك كلها برودي روح روح انت مش عايزك كرة داود كرة هي جيلة ليه قرب بيت جوري او وقت خوي بري وبري من بو انت بخوانك وكاسني تجوري كرة ليه قري وبابي جوري ما مستا ولا بقرا كاتوش. انا سلسان بخير بني زنابي بريوبر بلى. اي من بيشتر بيت منكد وزير نايكا إبا بس كاغ الله من ماوية مدير عامي جنابه فتريكي زور بيكو يعني قدري أوم نية تكليف يبو بري وبركوب كي لا جنابي وزير كاكا كوزير وتي ناكم يعني ناكم اي تو من تفير نكد قلت لك سي وزير درموسو حتى وزير امر نكاتو حق النبي إبا راستك إي بلان بو خومانوي تيابي دو جار بي بلي اي كاكا نايكا يعني تو هيج ناتو اني قصي تيابكي نخير بيم قلت تكاور داشم ليكر وتي نايكا فرمو باشا ام نموني بردرقات شي داتانا اما كوري خوما اما كوريتو يا بلي بمزاني يا كوريتو يا نا تمشكو مزاني ناكريت خافس
چۆنی کاکە لە چییە؟ تۆ سەیری ئەمانەکە وازان وەزارەتەکەمان لە ئەمامیەوە چییە؟ باشە ئەو ڕۆژەمە کتابێکم پێەیە هی وەزارەتی خۆمانە ئیشەکەشم زۆر عەجەلە بوو بردوومەتە ژوورەوە بیبم بۆ لای وەزیر باوکی ئامامە ئەمە لای خۆی باوکی سایقەکەیەتی ئاوایە بە شەرەف ئەم کوڕێ نییە هەر وەکو هین قاچی گرت کاکە ژیان تۆ واز لە کوڕەکەی بێنە تۆ سەیری عەبدوڵای باشی کرد لەوەتی بۆ بە سایقی وەزیر هەر مەرحەبەی کەس ناکات تۆ زانی من چۆن وەرمگر لەوێ خۆزگە ئەو زانی چییە کرد تاکو وەرژیرە باوەڕکە هەزار ماستاوی کردەوە بووم ئەزانین چی ئاگام لێتە ئەو ڕۆژە کارمەندی خۆشمان باسی کرد چەند جار کتابێک سۆ دەبەردەست باشی کە بە شەرێ تۆ ئیشی بۆ کردو ئاگام لێ بۆشیان باس کردم کە تا ئێستا دووسێ ئیشی تۆی ئێلغا کردوتەوە لەبەر وازی لێ بێت گوێی مێرەوە هاو باش چاوی نەبینم بڕۆ بزانە گوێ بگرن خزم خزمانێ لە کرە من ناخوە چونکە هەتا شوفێر بووم بە شەری خودا ئاوری لە من نەدا و کەس بە می نەدەگوت ماڵ لە چێیە ئێستاش هەفت پشتم لە بۆ پیا بووە فلان و فلان و فلان چێ؟ کوڕی مام فەتحوڵڵای کوڕی جبرائیلی فەتحوڵڵاش بیتن بەخوای تەعین ناکەم جۆ بگرە بزانە پێتانە لەن بە هەموو خزم و کە سوکار بلێ یەک بە شەری تەعین ناکەم چونکە وەختی فەقیر بووم کەس ئاوری لە من نەدەداوە ئەوجا بە هەمویان بلێ کەس تەلەفۆنم لۆ نەکاو ئیزعاجم مەکەن خوا حافیز برە داود بابا وەرە بزانم چییە؟ ئەوە شتەکە لێرە لە دوو هەنجیری دەگەڕێ هەی بێدەمەخەوە دار خوڕمایە وەلا ئەها بەبیری دێوە چی دەمیست فێرت کەم ببیە شوفێری وەزیر تەمان ئافری ئێستا ئەمن شوفێری وەزیرم ئەتوش دەبیە شوفێری من ئەدی وەزیر شوفێری چییە؟ ئەوە خوا دەزانێت وەلا